لسر أبي مجاري من بندرية مع مستفادي أما لعيبة البرسي وفيزا بيوندين قشتيا شبيلا بشروجا كرد لسوريا كوباواكي راست راست بمريا مع مستفادي دم باش بريا حمود اشتكي كونغري أنا كسا دما كان يزيك دواري الدار خستن داوين زانياري كو هاتنا شكاري كرن دسميكا مها تباغي دا دسميكا بي مهدا كوبي ووري الدار خستن وآمده كاري جرا هاتنا كرن برس أوا د کۆنگرێ یانەکەسەدە پێویستە چوەرێکردن پێویستیایە بە چوو گوهارتنەیە هونوەکە بەرپرسێ ئۆفیسە پەیوەندیان گشتیە شەپێلا پێشڕۆژە کورد سووریە و چاوەبینن کەرمکە بەێ ڤارباش کاک زنار سپاس ji بۆ هەموو کارمەندیار و بینەر و تەماشەوانی نێژا بڕاستی شخوا ئەو ناگێ بریارە دارخستنا کۆنگر بریار هاتیە ستاندن وێ دەمەک نێزیک دەوەرێ داخستن ئەنجومانە نیشتیمانی کوردی ڕۆ تەمسیلا بەشێک سەرەکەت لە ژمەڵاتی کورد کوردستانە سووری دکێ و بەرەڤانیەت بەر مڵاتی کورد و دۆزا مڵاتی کورد دەتکێ چ مەحافلێ دووەلی دەبێت چ کۆمیتا دەستوری دەبێت چ ناف کالیسیۆنێ دەبێ بەڕاستی گەلک خاڵ هەنا دەبێ ئەنجومانە نیشتیمانی کوردی بە سەر بسەکنیا دەما چووی دە چرێ خستن بێ چ لاشێکی سیاسی بێ گاوا بڕاستی مەبدە المحاسبە والمکافأة الجەم نەبێ بڕاستی ئەو لاش تجاراوێ بسەر نەکەوێ ئەف وەک ئەنجومانە نیشتیمانی کوردی دێخواستن بڕاستی بەری کۆنگر دەستپێکا کۆنگردا تەقییمەکش کاری ئەنجومانە نیشتیمانی کوردیرە وەرێکردن ji کۆنگرێ سیەمین حتاوە گەڤێکێریکێ چ مەکاتبێ وێناکێ ئێش دەرڤە بن چش ئێ هەندڕوو دەبن تەقییمەک گشتی وەرێ سەرکردن و ئەو تەقییم کا ئەنجومانە نیشتیمانی کوردی چ ئۆفیسێدا کارێ باشە ما مستەفادی ینی کۆنگر دەمەکە نزیک دەورێ داخستنە تەقییما گوتە بەحثکێ هاتیەکردیان پێویستە کۆنگر دەوەرێکردن ئەگەر کۆنگر دەوەرێکردن وێ بکار دەمەکە و لە کورد دەبێت تەقییما مەزن بکەن یاکوت بەحثکێ بەڕاستی گەلک بەریا کۆنگر هاتبانەکردنیش ئەوش بۆی ئەو هەندڕوێ کۆنگر دەوێ دەرفەت نەبێ ئەو تەقییم وەرێکردن بەس ئەف ناکێ بەڕاستی دەروریە چلاشێکی سیاسی بێ تەقییمەک شکارێ وێرە وەرێکردن کات کودەرێدا ئەف لاشێ سیاسیە وەک ئەنجومانە نیشتیمانی کوردیت کودەرێ دەڵەواز بوو کودەرێ دە سەرکەفتی بوو دەرێ سەرکەفتی دامکاربن بەردەوام بن و ئەم هێ بهتر سەر بکەون و دەرێ کێماسیە دامکاربن واکێ ماسیە ئەم چارەسەر بکەن و ئەم گوهارتنا چێ بکەن وێ باشتر بێ نقطة خالا دوایە سەرەکە بڕاستی وەک ئەنجومانە نیشتیمانی کوردی حتا وەکەڤێکێریکێ تێخواستن ڕەوشە سیاسی حتا وەکەڤێکێریکێ ئەم شیرۆڤە بکەن هەلوەستامە گەلک خالا چژ ڕێجیما ئەسەد بێ چژ دەولەتێ دەردۆری مەبن چش دیالۆکا کوردی کوردیرە بێ ئەف ڕەوشە سیاسی ڕاستی دوێ ئەفژی وەرێ شیرۆڤەکردن وەڤناکێ دەروریە بهتر ji karê rêxistinî ev jî birastî nehatiye giftogokirин. Nuqta duwa birastî Encumena Niştimanî Kurdî bi rengê hilbijartinê ev kesê serbixwe êgo wad hilbijêrin ji bo kongrê çaremîn birastî devê ev nake birastî kesin ser bixwebin ne girêdayî bin partiyê siyasî ve em karibin hinek akademînî hinek fealiyatê îctimai hinek û cihayê deverê êgo tesîra wal cehda Kurdî karibin xelk cemawil dora Encumena Niştimanî Kurdî kom bikin ne em kes nabên ji bo dengdanê û girêdayî bin partiyê siyasî ve birastî ev nake jî tesîrek xweya serbî wê ser kongir hebe. Nuqta duwa birastî berdevkê giştî ê Encumena Niştimanî Kurdî divê وەرێ دانین یعنی هەلوەستا پارتیە سیاسی هەندڕ وێ ئەنجومانە دبینە ئیرۆ ئەندامێکی پارتیکە دەرکەوێ سەرڕەگهاندنێ بەڕەنگەکی دبێژێ نەفسە ئەندامێ پارتیاوی ناکێ بەروڤاژی دبێژی ئەف ناکێ نەتیجا ئن و بەردەفکێ گشتیە ئەنجومانە نیشتیمانی کوردی حتاوەکە بێکێریکەنینە و ئەفژی ئەف نقطەژی دوێ وەرێ چارەسەرکردن ئەف قاخاڵێ هانێ بڕاستی ئەم کاربن جەدی سەر بسەکنن و باشە مامۆستا فادی لەسەر ئاستان بێژن ڕێخستنی تۆ گوهارتن وێ کۆنگر دەوەرێکردن یانەوەکە نەها ئەف هەیکەلیاک و هەیە یا تەنزیمی وێ بمینێ
بەڕاستیان ها کۆمیت هاتنە ئاواکردن باژار و باژارۆکی کوردستانە سووری و ئەوژی با کەسێ سەربخوا دەهلبژێرن هەر باژارێکی نسباوی ناکێ هەف قاس و حتا وەکەvê کێلیکیاف کۆمیتێ من بەردەوامن بڕاستی جهێ سپاسیێنە و ئەم هێڤینە ئەم وەک پارتیە ئەنجومانە نیشتیمانی کوردی ئەو ڕۆلا ئەنجومانە نیشتیمانی کوردی ئابەرێ ڤەگەڕێ و ئەنجومانە نیشتیمانی کوردی ببێ خودی جاماوەر و خودی هەلوەست و دەنگێ وێ ناکێ بلند ببێت جادا کوردیدە و داخواست ڕاستی پێشەڕۆژا کوردی سووری جواتێ ئەمینداریە گشتیە ئەنجومانە نیشتیمانی کوردی بەردەوام بن بە ڕەنگێکی مەهانا بڕاستیش بۆی ئەو دەماچوویدا ئەمینداریە گشتی نەدرونشت تقریبەن 5-6 مەهد چوون نەدرونشت جواتەیە حزا باژی کێم جارە نادرۆنیشتن ئەم بەهێڤینە ئیرۆ هەموو پارتیەت بن سێهوانە ئەنجومانە نیشتیمانی کوردیدا بەشداری بریارە ئەنجومانە نیشتیمانی کوردی ببێت و شریکێ وێ بریارێ بن و ئەم تەف دەکار بن بە ڕەنگێکی براتی ئەم کار بن باشە مامۆستا فادی داوین پرس لێ دەرێت تو ئاستەنگی دەدەمان هادر پێشیال دەرخستنە کۆنگرێ هەنێکە سێ هەنە بەڕاستی حتا وەکەvê دەمێت ئاستەنگینینن بەست ئەم نزانن ئەو بریار جەم پەیەدێ دمێنێ کاکوێ کۆنگر وێ بهێلێوە لە نەهێلێژ بۆی ونتەف دەزانین کۆنگرێ چارە ئێمە خۆست لقامش لۆ داخست گوێ ڕێخستنا جوانێ شۆرەشکەرێ بسەرواڤە کۆنگر خراکر و حتا وەکەvê کێلیکێ کۆنگر دا نەخست ئەڤ ناکێ حتا وەکەvê کێلیکێت ئاستەنگینینن و ئەم بهێڤی دکن و ئاستەنگی نەبن و ئەم کار بن کۆنگرێ خوالداخن کۆنگرێکی سەرکەفتی بێ خزمەتا خەڵکێ مەل کوردستانە سووری بکەین گەلک سپاس بۆی مامۆستا فادی مەرعێ بەرپرسی ئۆفیسا پەیوەندی گشتیە شەپێلە پێشەڕۆژا کوردی لە سووری کوتم ڕەبووی گەلک سپاس